عفدەمین جارمە خۆشترین حەزم ئەو حەزای ئەو ساڵ بووە الحەمدولله. کاک حاجی دریسی بەڕێز خۆی گەورە لێتانی قبول کردی ئینشاءالله. سپاس دەکەم خوا موفق بکە ئینشاءالله. زۆر سپاس دەکەم پێ بڵێ بزانم حەجی ئەم ساڵتان چۆن بەڕێ کرد چۆن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد آله وصحبه ومن والاه. الحمد لله سفرشي زۆر خۆش بوو و مواسف ئەوەکانی کە ئەو شتانی کە لە بۆمان دابین کرابوو هەم لە ڕووی وتێلەوە هەم لە ڕووی خدماتەوە هەم لە ڕووی جێگاوە هەمومان الحمدلله زۆر باش بووین. الحمدلله منەوە عفدەمین جارمە خۆشترین حەزم ئەو حەزای ئەو ساڵ بووە الحمدلله. زۆر بەڕێک و پێچی جێبەجێمان کرد ئەدای مەناسیکەکان و توانیمان زۆر بە ئاسانیش جێبەجێکردنی هەموو فەرمانەکانی تێدابی هەموو نوسوکەکەی حەجی تێدا بوو و جێگا و مەکانەکەشمان بە زۆر نزیک بوو لەگەڵ دەوڵەتەکانیت کە لەوانەیە بە 45 دقی بە سیارە نەدەگەیشتن بەڵام ئەمە بە چاریەکەچی بە پێیان دەگەیشتینە ناو حەرەمی مەکەی. 17 حەجی مالی خۆت؟ بەڵێ 17 من ڕێز قافلەمە ئەوە 17مین جارم بووە. ئەو جارەی لە هەمووی تایبەتر لەبەرەوەی زۆر ئاسانکاری زۆر بوو ئاسانکاریەکان زۆر بوو جێگاکانمان زۆر باش بوو جێگامان خۆش بوو. باشە مادەم ئەوەندە سەردانی مالی خوات کردووە و حەجی مالی خوات کردووە پێم بڵێ بزانم تا چەند تێکەلبوونێکی ڕۆحی هەیە لەو کاتانە ئەوەی ئەو سەفەرە بکە ئەو ڕۆحی برادراتی کە لەگەر ئەو مەجموعی کە پەیدا دەبی زۆر زەحمەتە وازی لێبین. ئێستاڵانە من لە ساڵی 2002 یەکەم جار چوومە هەتا ئێستا برادرەکانم هەر پەیوەندیمان هەیە لە ڕووی حەجەوە و حەج وشک و هیچ شتێکیان نییە ڕۆحیەن تێکەڵ دەبی لەگەر هەموو جەماعەتی. بیری کەس و کار و ئەوانەتان دەکەن دەکەی ئەتوو بڵێ ونەرەی بیر و کەسوکاری بەڵام ئێستا وەسائلی زۆر ئاسانەیە لەگەر ئەو مۆبایلە و لەگەر ئەو لایڤ و بەس سەوت و سوڕە قسەیان لەگە دەکەی بەڵام هەتا مەناسکەکەی تەواو نەکەی بیریان ناکەی لە پاشی جەژن کە تەواوت کرد ئەوجا هەر بیری دەکەی ئینشاڵڵا.